نوری نەمر. بەرجی پێنجەم، نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. یەکەم ڕوبەڕووبوونەوە. بەدەر لە فەرماندەی سوپا هەر هەنگاوێک لە کاتی خۆیدا لەلایەن پێغەمبەرەوە بڕیاری لەسەر دەدرا و سەرکەوتوانە دەخرایە بواری جێبەجێکردنەوە. لە سەرەتادا سێ کەسی لە ئەنسار دیاری کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی کەس بەرامبەر کەس، هەر کەسێکیشیان لە کەسایەتیە دیارەکانی مەدینە بوون. ئەم مەردانە کە تینووی شەهیدی بوون و هەردەم لە دووی دەگەڕان، نەگەو قوڕەیشیانەی کە ئەو ڕۆژە بەرامبەریان وەستا بوون. تەنانەت ئەگەر ئەنتەرە و هێرەقلیش بەرەنگاریان بوایەتەوە، ئەوان دیسان سڵیان نەدەکردەوە و وەک چێو لە ڕوویاندا دەوەستانەوە. کەچی لەولاوە خۆ بە زلزانانی قوڕەیش وەک نەریتی هەمیشەییان فیزیان لێدەدا و دەیانوت ئێمە لەگەڵ ڕەنجبەر و شوانی مەدینەدا شەڕ ناکەین. ئەی موحەممەد، هاوشان و خزمەکانی خۆمان بهێنەرە مەیدان، بە مەشکەوتنە داوی فیز و لودبەرزیەکی چارەنووز ڕەشەوە. ڕاستیەکەی پێغەمبەریش سەڵ الله عەلەیه وسەلەم چاوەڕێی شتێکی وابوو. ئێمە نازانین، بەڵام دەکرێت ئەوەش یەکێک بوو بێت لە تاکتیکەکانی. پەڕاوەکانی سیرە باسی ئەوە ناکەن، بەڵام گومانی تێدا نییە کە لە بیری خۆیدا چەند کەسێکی دانابوو. ئەوە بوو فەرمووی هەستە حەمزە، هەستە عوبەیدە، هەستە عەلی. ئەو سێ مەردە کە هاوشانی سوپایەک دەبوون، دوانیان ئامۆزایی و سێیەمیشیان مامی بوو. واتە یەکەم دەستە کەناردنی بۆ ئەوەی تەقە لە دەرگای مەرگ بدەن نزیکترینی خزم و پشتی خۆی بوو. لە بەرامبەریشدا سێ کەس هاتنە دەرەوە بۆ زۆران: عوتبە و شەیبە و وەلیدی کوڕی عوتبە. دوژمن لەسەر لێواری شکستێکی گەورەدا بوو. ئەو سیانە لە بەهێزترینی سەرۆکۆزەکان بوون. هەردوو براکەی و کوڕەکەیان لە جەرگەی بەدردا بە زەبری شمشێر کەوتن بە زەویدا و بەوەش ڕیزەکانی دوژمن ورەیان ڕووخا. نیشانەکانی شکست دەرکەوت. هەرچی عوبەیدەشە لە ئەنجامی زۆرانەکەیدا دووچاری برینێکی سەخت بوو. بردیان بۆ لای پێغەمبەری ئامۆزای و لە پاڵ ئەو نازدارەدا گیانی سپارد. بە کوژرانی عوتبە و شەیبە و وەلید وەرەی دوژمن تەواو دابەزی. ئاخر زۆرێکیان بە زۆر و لەبەر ڕووگیری ئەو سیانە هاتبوون، بۆیە مردنیان بووە مایەی ترس و پشێوی لە ڕیزەکانیاندا. ئامانجەکان جیاواز بوون. لە ناو سوپاکەی قوڕەیشدا هەر یەکە لە ئاوازێک دەیخوێند. یەک ریزیان تەواو شلۆغ ببوو، تا دەهات شیرازەیان کەلێنی تێدەکەوت. ئەمە ژوای دەکرد ببنە ئامانجی تیر و شمشێری مسڵمانان. پێغەمبەر سەڵ الله عەلەیه وسەلەم گورزێکی وای لێدان، بە حەپەساوی بەڕاست و چەپدا سەرگەردان بوون و نەیان دەزانی چی بکەن. هەر لە بنەڕەتدا وە نەبێ هاتنەکەیان لە پێناو ئامانجێکی بەرزدا بوو بێت، بەڵکو قین و تووڕەیی ئەوانی هێنا بوو. بەڵام پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە پێناو بیرێکی پیرۆز و ئامانجێکی بەرزدا هاتبوو، کە ئەویش بریتی بوو لە بەرزکردنەوەی ناوی پیرۆزی پەروەردگار لە ئاسۆکانی جیهاندا. بەڵێ، بیر و باوەڕ زۆر گرنگە. ئاخر ئەبوو جەهل و شەیبە و عوقبەی کوڕی ئەبوو موعیت و ئومەیەی کوڕی خەلەف نەیان دەزانی لە پێناوی چیدا دەجەنگن. بەڕقێکی شێتانەوە هاتبوون خوێنی خەڵکی بڕژن. بە بۆچوونی خۆیان بەو کارەیان پایەی کەعبەیان بەرزتر دەکردەوە و خۆشیان پێگەیەکی شیاوتریان لە ناو عەرەبدا بەدەست دەهێنا. بەڵام نەیان دەزانی بەراورد بەڕابرد و هیچ دەستکەوتێکیان نەدەبوو، چونکە وەک گوتمان ئەوەی ئەوانی ڕاپێکی بەدر کردبوو قین و نەفرین بوو. بەڵام باوەڕداران لە پێناو هێنانەدی ئامانجێکی بڵنددا هاتبوون. بەرزکردنەوەی ناوی خوا و بڵاوکردنەوەی بە زەویدا ئامانجی بەدیهێنانیان بوو. ترپەی دڵی هەمویان بەو هەستەوە لەی دەدا و شایانی ئەوە بوو سەر و ماڵی بۆ بەخت بکەن، چونکە لە پێناوی خوای باڵادەستدا شەهید دەبوون و بەرەو دیداری ئەو دەچوون. دیارە هەر کەسیش بە دیداری خوا بگات هیچی لە کیز ناچێت، بەڵکو دەبووە خاوەنی چەندین دەستکەوت و پاداشتی نەبراوە. باوەڕداران بەو هەست و شعورەوە دەجەنگان، جگەلەوەش هەموو شتێک بێ ئەرزش بوو
دنیا پەرستی بوو بووە خولگەی خەون و خولیایان. هەموو ئاواتێکیان ئەوە بوو ژیانیان درێژ بێت. خۆ ئەگەر لە بەدردا سەر بکەوتنایە ئەوە ئەبوو جەهل نەزرەکەی خۆی ئەنجام دەدا کە بریتی بوو لە مەی خواردنەوە و سەما و ڕابواردن، کەچی لەبری ئەوە مسلمانان لەوێدا نوێژیان کرد و لە خوا پاڕانەوە و بە دوای ئەو ڕێگایانە داگەڕان کە لە پەروەردگار نزیکی دەخستنەوە. ئەوە جیاوازی نێوان ئەو دوو کۆمەڵەیە بوو. یەکێکیان وەک بە ئاسماندا بفرێت و ئاسوودەیی دەوریدا بێدوا بوو، ئەوی تریشیان وەک ئەوە وابوو تلۆر بوو بێتەوە بۆ نشێوترین چاڵی دنیا و لە پەژموردەییدا گیری خواردبێت. فیرعونی ئومەت دەگلێت. عەبدوڕەحمان کوڕی عەوف ڕەزای خوای لێبێت بۆمان دەگێڕێتەوە. لە گەرمەی بەدردا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مشتێک خۆڵی هەڵگرت و بەڕووی بێباوەڕان داوەشاندی و فەرمووی ساڕوویان ڕەش هەڵبگەڕێت. لەو سەر و بەندەدا کە کە لەسەر دەچوو بە هەوادا دوو لاوی خوێنگەرم بە ئەسپایی خۆیان گەیان دەلام. چێ سوزانێت ڕەنگە لە کاتی هاتنیاندا بۆ بەدر لە سەرنووکی پەنجەی پێیەکانیان وەستابن تاکو بەژن و باڵایان بگاتە ئاستێک بتوانن بەشداری غەزا بکەن. دوو لاوی 15-16 ساڵان یەکێکیان لە لای ڕاستەوە لێم نزیک بووە و وتی مامەگیان دەکرێت ئەبوو جەهلم نیشان بدەیت؟ منیش پرسییم کارت چییە بەسەریەوە؟ وەڵامی دایەوە بەڵێنم بەخوای گەورە داوە ئەگەر ئەو دوژمنە سەرسەختەی پێغەمبەری خوا ببینم بیکوژم. ئەو خاوەن ڕۆحە تاریکەی کە تا ئەو ساتە وەختە بربەرەکانەی بڵاوبوونەوەی پرشنگی درەخشانی ئیمانی دەکرد و بوو بربەز لە بەردەم بڵاوبوونەوەی نوری قورئاندا سوێندم خواردووە ئەگەر بیبینم دەیکوژم. ئەوی تریان کە حاڵی خۆی پەنهان کردبوو چرپاندی بە گوێی چەپم داوتی مامە ئەبوو جەهلم پیشان دەدەیت؟ هەمان پرسیارم لەویش کرد، ئەویش هەمان وەڵامی دامەوە. لەو قسانەدا بووین لە ناکاو ئەبوو جەهل کەوتە بەرچاوم. ئاماژەم بۆ کرد. هێشتا بە تەواوی دەستم دانە نەواند بوو وەک بروسکە خۆیان گەیاندە سەری و بە زەبری چەند گورزە شمشێرێک دایان بە زەویدا. یەکێکیان بە سەختی بریندار ببوو. ڕاستە و قارەمانە مەزنە بریندار ببوو، بەڵام ئەو کەسەش کە لە مێژووی مرۆڤایەتیدا نوێنەرایەتی کوفری دەکرد و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە فیرعونی ئومەت ناوی بردبوو لە خوێنی خۆیدا گەوزا بوو. ئەو دوو لاوەژ یەکێکیان عەوفی کوڕی حارث و ئەوی تریشیان مەعازی کوڕی حارث بوو. لە ڕیوایەتێکیشدا هاتووە کە هەردووچیان کوڕی عەفرا بوون. خۆ ئەگەر دەشتانەوێت باشتر بیان ناسن ئەوە کوڕی خاتو سومەیە بوون. ئەو خاتونە نەبەردەی کە پاش ڕووداوە خەم ئامێز و ناسۆرەکانی ئوحود کە تێیدا کوڕەکانی و مێردەکەی و براکەی شەهید بوون خۆیدا بەسەر چمکی جبەکەی پێغەمبەری سەروەردا و فەرمووی كل مصیبەتین بعدەکە جەلەل، پاش سەلامەتی و بێوەیی تۆ هەموو ناڕەحەتی و دەردەسەریەک ئاسانە. ئەوە دایک و ئەوەش ڕۆڵەکانی. ئەوان هەورازی نەفامیان تێپەڕاندبوو گەیشتبوونە لاکەی تر. لە ئوحودیشدا بە ئاواتی خۆیان شاد بوون و گەیشتن بەخوا. لە ڕاستیدا بەشداریکردنیان لە بەدردا هەر بۆ بەدەستێنانی ئەو مەبەستە باڵایە بوو. پوختەی قسە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جەنگی دژی ئەوانە بەرپا کرد کە بە درێژایی تەمەنی بانگەوازەکەی دوژمنایەتیان کردو بوونە کۆسب لە بەردەم حەق و حەقیقەت و زانست بگرە ئیمان و ئیسلامیشدا. هەر هەنگاوێکی دەنا بە وردی لە ئەندازەی دەدا و پلانی بۆ دادەنا تا نەکەوێتە ناو شکستێک یان هەڵەیەکەوە. بە چەشنێک پلانەکانیدا دەڕشت دەدوت 50 جار هاتووە بۆ بەدر و لەو جێگەیەدا 50 جار کردەی سەربازی ئەنجام داوە. چونکە لە بەدردا هیچ هەڵە و کەم و کورتێک ڕووی نەدا و لە سایی چاودێری و کۆمەچی پەروەردگاردا بە سەرکەوتویی گەڕانەوە. سەرکەوتن بە دوای خۆیدا دەهێنێت. ئەمە ژمانەی وایە بازنەیەکی چاکەچێش و بەردار هاتووەتە ئاراوە. هەر خێرێک سەر دەچێشێت بۆ خێری تر. ڕەنگە هەندێک بەم زاراوەیە ئاشنا نەبن. هەمومان زاراوەی بازنەی بەتاڵ دەزانین. لە ئێستاشدا زیاتر بازنەی نەزۆک بەکاردەهێنرێت. با ئێمەش وەک دژەواتای ئەو دەستەواژەیە بازنەی خێر و چاکە ناو بنین، بازنەی بەردار کە تیایدا چاکە بەرهەم دەهێنێت. بەڵام لە بازنەی بەتاڵدا خراپەی لێ دەکەوێتەوە. ئاڵۆزیش دەبێتە هۆی ئاڵۆزی تر. هەڵەکانیش ڕادەستی هەڵەی تر دەکەن.
ئیتر بەو جۆرە درێژە دەچێشێت. بەڵێ ئەگەر بە باشی ئامادەسازی بۆ جەنگ کرابێ لە ئاکامدا چاوەڕێی سەرکەوتن دەکرێت. ئەوە تا گەورەی مرۆڤایەتی فەرموویەتی ئین الخەیرە لا یەئتی ئیلا بالخەیر، خێر و چاکە هەر خێر و چاکەی لێ دەکەوێتەوە. جەنگی بەدر چاکەیەکی پوختی بێگەرد بوو، چاکەیەکی هێندە بە نرخ بوو، کاریگەری لەسەر دڵ و دەروون بەجێهێشت. چاکە بوو بۆ دڵ، چاکە بوو بۆ بیر. ئەوە تا خواوەند دەرگای هەزاران چاکەی کردەوە بۆ ئەوانەی گیانیان خستە سەر لە پیدەستیان، وەگەوەی پێیان بڵێت ئارەزووی چ ڕێگەیەک دەکەن بیگرنە بەر. لە ئاکامدا سەرکەوتن هەر بۆ ئێوەیە، بەڕاستیش هەروا بوو.